ڕاستیدا ئەم جۆرە فستیڤاڵانە کە کوردستان چەند جارێکم فستیڤاڵانی کردووە ئەوە پێنجەمین فستیڤاڵە لە ڕانیە و فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان لە شارەکانی تریش ئەنجام درراوە ئەمە دەستپێشکەرێکی باشە بۆ پێکەوەژیانی ئاشتی لە نێوان ئەو گەل و میلەتانی کە لە ناوچەکەدا ئاژین و لە هەموو جیهانیشە و پەیامێکی ئاشتیە بەخشێ. هدف میشه که ما پیام صلح و دوستی را به جهانیان برسونیم و پیام دوم میشه که تبادل فرهنگی بین اقوامان، بین قشران و چون که فستیوال خوبیه و بسیار عالیه و من امیدم یه فستیوال ادامه دهد ببید